گوڵبژێرێک لە ئەرشیفی وێنەکانی عوسمانی ڕەسام لە هەڵەبجە بڵاوکرێتەوە. لە پارێزگای هەڵەبجە و بە ئامادەبوونی بەشێک لە ڕۆشنبیران و ڕووناکبیرانی ئەو پارێزگایە مەراسیمێک بۆ بەخشین و بڵاوکردنەوەی کتێبی ئەلبوم گوڵبژێرێک لە ئەرشیفی وێنەکانی عوسمانی ڕەسام ڕێکخرا. هاوکارمان سەلاح جەمیل لە هەڵەبجەوە چالاکیەکەی بۆ گاستوینێتەوە با بێک و بنێری ئەو چالاکی بین. ئەم وێنانە ئەمە 1000 نسخە ڕسمی کارەبایی فعلیتیایە و بەعزێ ڕسمی کەشیتیایە کە عایلی و مناسەبات و نەورۆز و ئەو شتانە زۆرەکە، بەڵام ئەو 1000 عایلەیە من وا تەسەورەکەم وەکو خۆم کە ئەو ڕسمانم گرتووە لە ناو هەڵەبجەیە ژیاوم گەورە بووم. ئەمە ئەچێ بۆ 15 بۆ 20,000 خێزان ئیستیفادەی لێ بکە بۆچی بۆ بینینی ئەو کەسانەی کە ماون یان نەماون و بنەچەکەیان لەکوێ هاتووە، لەکوێ کۆتایی پیاتۆ، لەکوێ دەستی پێکردێتەوە. خەڵکەکە خۆی ئەزانێ ئەو ئەرشیفە چیتیایە، ئەو کاتە تێگەی ئەو ئەرشیفە چەند ئیستیفادە هەیە بۆ هەڵەبجێ و هەڵەبجەیەکان. من ئەم وێنانەی کە ئیسا دەستم پێکردووە بۆ 2 کتێب تەواوی کەم دەوری بۆ 3000 کەسە چێ 3000 ڕسمی تیا بێ لە 66ەوە بە فعلی ئیشم تیا کردووە، هەتا من هەتا 83 ئیشم تیا کردووە بە هەمووی بە ڕەش و سپی، وەلەو لە 81 و 82 ملەوە دەستی پێکرد، بەڵام ئێمە ئیشەکان هەمووی بە ڕەش و سپی بوو. ئەو ڕسمانەی کە هەیە بە 2 مناسەبەی گەورە بەعزێکیان تێکەڵ بوون، مەسەلەن ئەوانەی 65 و 6 و 7 هەتا 74 لە 77ەوە دیسان دەستمان پێ کردێتەوە بۆ 82 زۆربیان لە مناسەبەی کیمیایی باران و قەسپی هەڵەبجە تێکەڵ بوون. ئەو فترانە من ئەم جانتایانە و ئەم فلیم و جامانم بە کۆڵ و گرتومە شار و شار گێڕاومانە، بە زۆری براوبرازاکانیشم کە سوکار دۆستان یارمەتیان ناوی تا توانیمانە ئەمەی لێبین نەبەرام. بۆردی دۆکۆمنتکردنی مێژووی هەڵەبجە لە گروپێکی خۆبەخشی خۆنەویست بۆ ماوەی 3 ساڵە دروست بووە. کارەکانمان دابشکراوە بەسەر 3 لیژنەیە، لیژنەی پەیوەندیەکانمان هەیە لەگەڵ لیژنەی ناسینەوەی وێنەکانمان هەیە، لەگەڵ لیژنەی تەکنیکیمان هەیە، هەرێکیەوە بە کارێکی جیاواز هەڵەسێ. ئێمەمانەوێت لە ڕێگەی کۆکردنەوەی وێنە جوانەکانی پڕ لە مێژووی شارستانی و جوانی هەڵەبجەوە ئێمەمانەوێت ئەو مێژوە پڕ لە جوانیە جارێکی تر بنووسینەوە. ئێمەمانەوێت لە ڕێگەیەکی تر لە کارەکانمان کاری چاوپێکەوتنی زارەکیە، ئەو لە ڕێگەی ئەو چاوپێکەوتنی زارەکیانەوە بتوانین دیسانەوە مێژووی هەڵەبجە بنووسینەوە. وەک خۆتان ئاگادارن ئێمە هەموو ئەو مێژوانەی کە بۆ کورد نووسراوەتەوە لەلایەن غەوارە و مستەشریقەکانەوە بە شێوەیە لە شێوەیەکان نووسراوەتەوە کە جووەرێک لە تەحیزی تایە بۆ کەلتور و کەڵچەری خۆیان. ئێمە ئەگەر لە ڕێگەی شایەت حاڵەکانی خۆمانەوە ئەو چاوپێکەوتنە زارەکیان کە لەگەڵ کەسەکان شایەتعیان بوون دیسان بتوانین جارێکی تر ئەوە بنووسینەوە. بەڕاستی ئەمە کارێکی هەروە ئەوە نییە، کاری داون دەستگا و موسساتەکانی حکوومەتە، بەس ئێمە ئیتر بە سپۆنسەری برای خۆشەویستمان خەمخۆر و دڵسۆزی هەڵەبجە کاگە ئاسوی حاجی محەمە و ئەوەی پەیوەندیدار بێ بە کاری دارایی و ئەوانەوە ئەو بۆماندامی دەکە و سپۆنسەرمانەکە. ئێمەش هەموو زە و توانە و تاقە و ئەو شتانەی کە لە توانامانە هەبی ئینشاءڵڵا بەخەرجین لە پێناو گەڕانەوەی هەموو ئەو مێژووە شاراوانەی کە ئەتوانێت لە ڕێگەی وێنەیەکەوە دیسان هەموو ئەو مێژوە جوانە و پڕ لە شارستانەی هەڵەبجە بخینەوە بەردیدەی هاوشاریان و تەنان و کوردستان و جیهانیش.